ئەرشیف و پەرتوخانەی ژنی کورد ناوەندێکە بۆ کۆکردنەوە و پاراستنی کەلتور و داب و نەریتی کوردەواری. بۆ کۆکردنەوە و پاراستنی کەلتور و داب و نەریتی کوردەواری ژنانی هەر بەشێک لە بەشەکانی کوردستان. ئەم ناوەندە هانی ژنان دەدات کە خۆیان بنووسنەوە، خۆیان گزارش لە بوونی خۆیان بکەن، کە بەداخەوە زۆرترینی ئەو نووسینانەی لەسەر کورد و لەسەر ژنی کورد نووسراوە قەڵەمی بێگانە بووە. بوونی ناوەندێکی لەم جۆرە لە جیهاندا بەشێکی گرنگە بەشێکی گرنگی زانستە مرۆڤایەتیەکانە، بەشێکە لە پاراستن و ساکردنەوەی مێژوو. ناوەندی توێژینەوە و ئەرشیف و پەرتوخانەی ژنی کورد هەوڵ ئەدات بۆ کۆکردنەوەی سەرجەم بەڵگە مێژوویەکانی ژنی کورد و پاراستنیان و کۆکردنەوەی بەرهەمی فکری و زانستی و ئەدەبی و هونەری و هەتا دوایی لە کتێب و پەرتووک و فیلم و وێنە و کەرەسەی بەکارهاتوو سیدی و هەرچی تر هەیە، جگەر لەوەی بایەخدانە بە مێژووی سیاسی و نەتەوەیی ژنان لە هەموو بەشەکانی کوردستان بەبێ جیاوازی و بە دەکیۆمنتکردنی. ئەم ناوەندە هاوکارە بۆ توێژەر و لێکۆڵەرەوەکان کە سوود لە بەڵگەنامە پارێزراوەکانی ئەم ناوەندە وەرگرن بۆ نووسین و توێژینەوەکانیان. هەڵبژاردننی شاری سلێمانی وەک ناوەندێک بۆ هەر چوار بەش لەوەوە سەرچاوەی گرتووە کە هەمیشە شاری سلێمانی شاری داهێنان و پایتەختی ڕۆشنبیریە. ئەگەرچی ئەم ناوەندە چەند ساڵێکە دامەزراوە، بەڵام لەبەر بارودۆخی ئاڵۆزی ناوچەکە و کەمی دارایی نەیتوانیوە بەشەکانی هەمووی کارا بکات. لەم یادەدا پێویستە ئاماژە بە ڕۆڵی شەهید ناگیهان ئاکارسەر بدەین کە بیرۆکەکەی خستە بواری جێبەجێکردنەوە و تا دوا هەناسە کاری تیادا کردووە. تەنانەت لەڕێی هاتنی بۆ ئەم ناوەندە دەستی تیرۆری دوژمن شەهیدی کرد و هەزار درود بۆ ڕۆحی پاک و یادی لەم ناوەندەدا هەمیشە زیندووە. هەروەها سپاس و پێزانین بۆ هەواڵانی دەستەی دامەزرێنن لە هەر چاربەشی کوردستان، بە تایبەتی خات و کافێ سلێمان و خات و نەجیبە قەراقی و سەرجەم هاوڕێیانی دەستەی دامەزرێنەر و ستافی کار و هەموو ئەو بەڕێزانەی کە هاوکار بوون بەو ئیمکانیەتەکەمەوە ئەو هەموو چالاکیانە ئەنجام بدەن. Samavari da girsene
بە هەردوو زاراوەی کورمانجی و سۆرانی، عەرەبی، فارسی، تورکی، ئینگلیزی و ئەڵمانی هەیە. یەکێکی دیکە لە کارەکانی ناوەندی ئەرشیف لێکۆڵینەوە و کتێبخانەی ژنی کورد ناساندنی بەرهەمە نووسراوەکانی ژنانە بە کۆمەڵگە. ناوەندی ئەرشیف لێکۆڵینەوە و کتێبخانەی ژنی کورد بەرهەمی ڕەنجی ژنان و دەستکەوتی یەکگرتنی ژنانە. دەرگای ناوەندەکە بەڕووی خوێنەر و نووسەراندا کراوەیە تا بەرهەمەکانیان پێشکەش بە ناوەندەکە بکەن و وەک مێژووی ژنان پارێزراو بێت. هەر ناوەندێکە ژنان بتوانن بەرهەمەکانی ژنان و مێژووی ژنانی تیادا بەدەستهێنن. لە کۆتاییدا دەبێ بڵێن کە ناوەندی ئەرشیف لێکۆڵینەوە و کتێبخانەی ژنی کورد کار بۆ کۆکردنەوە و ئاشکراکردن و دەرخستنی ئەو ڕیشە مێژوویە دەکات و لە هەمان کاتدا ئەوەشی لە ڕۆژی ئەمڕۆدا هەیە دۆکۆمنت دەکات و کۆی دەکاتەوە بۆ ئەوەی بە شێوەیەکی ئاسان بەکراوەیی بەردەست بێت بۆ خوێنەر، بینەر و لێکۆڵەر و هەموو کۆمەڵگەش. کەواتە کتێبخانە دەبێتە ئەوجێیە لەمە بەدواش هەموو هەوڵدانی ئەم ناوەندە ئەوەیە مێژوو زیندوو بهێڵێتەوە تاکو ئێستا باشتر بناسێت و بە خەزێنەیەکی باشەوە بەرەو داهاتوویەکی ڕووناک هەنگاو هەڵگرێت. کتێبخانەی ژنی کورد سەرەتا لە ناوەندی ئەرشیف لێکۆڵینەوە و کتێبخانەی ژنی کورد یەکەمین پرۆژەی ژنی کوردە. هەوڵ دەدات بۆ نووسینەوەی مێژووی ژنی کورد و پاراستنی دەستکەوتە نووسراوەکانی ژنان لە هەر چوار بەشی کوردستان. با دیدی ژن واتە تەنیا بە دیدێکی ڕەگەزیەوەنا بەڵکو لە دیدی نێودووڵەتی، کۆمەڵگەیی، دیموکراتیانە و ئێکۆلۆژی و ئازادیشتنەوە. بیرۆکەی دامەزراندنی ناوەندی ئەرشیف لێکۆڵینەوە ناوەندی ئەرشیف لێکۆڵینەوە و کتێبخانەی ژنی کورد یەکەمین پرۆژەی ژنی کوردە. هەوڵ دەدات بۆ نووسینەوەی مێژووی ژنی کورد و پاراستنی دەستکەوتە نووسراوەکانی ژنان لە هەر چوار بەشی کوردستان. با دیدی ژن واتە تەنیا بە دیدێکی ڕەگەزیەوەنا بەڵکو لە دیدی نێودووڵەتی، کۆمەڵگەیی، دیموکراتیانە و ئێکۆلۆژی و ئازادیشتنەوە. بیرۆکەی دامەزراندنی ناوەندی ئەرشیف لێکۆڵینەوە و کتێبخانەی ژنی کورد سەرەتا لە گفتوگۆی گروپێک لە ژنانی ئەکادمی، چالاکوان، هونەرمەند و نووسەر لە سەرەتای ساڵی 2020 دەستی پێکرد. پێشەنگی ئەم خەباتە تێکۆشەر و ڕۆژنامەنووس نەگیانە کارسەر بوو کە لە چواری تشرینی یەکەمی 2022 لە باشووری کوردستان لە شاری سلێمانی تیرۆرکرا. ئەمڕۆ کە ئەکاتە بەرواری 24/6/2025 دوو ساڵتێ ئەپەڕێ بەسەر دامەزراندنی ناوەندی ئەرشیف توێژینەوە پەرتووکخانەی ژنی کورد. ئەمڕۆ بە کۆمەڵێک چالاکی ئەم یادە ئەکەینەوە. سەرەتا کەسێک لە دەستەی دامەزرێنەر و تێخۆی پێشکەش ئەکات پاشان سینەڤیزیۆنێکمان ئامادە کردووە لەبارەی مێژووی پەرتووکخانەکە، هەروەها بیرۆکەی دامەزراندنەکە کێ بوو، ئەوانە کێ بوون کە بەشداریان تیا کردووە. پاشانیش بە پارچە مۆسیقا و گۆرانیەک لەلایەن هونەرمەندانەوە کۆتایی بە یادەکە ئەهێنین. یادکردنەوە خۆی شتێکی زۆر گرنگە کە ئەگەر مرۆڤ یادی بکاتەوە ئەوتر ئەو یادە هەر شتێک بێت، ئەو شتە زیندوو ئەبێتەوە لە ناو ناختە لە ناو بیرەوەری تا هەر ئەمێنێتەوە. لەبەر ئەوە یادەکە زۆر گرنگە کە ساڵانە بکرێتەوانێ، بەڵام بۆ بەرەو پێشخستنی کتێبخانەکەش پەرتووکخانەکە ڕۆژانە بەردەوام هەر لە هەوڵین بۆ ئەوەی کە چالاکی جۆرا و جۆرمان هەبێت و بە ژنانی بناسێنین بە ڕێگای جیاواز و جۆرا و جۆر.